لە سووری چەمچەماڵ چەند کەسێکی نەناسراو بە ناوی سەرمایەداری ناسرا و ڕێکخراوی خێرخوازی وەهمیەوە سەرقاڵی جۆرە فێڵکردنێکن لە بەشێک لە وڵاتیان. NRT لە بەدادەچوونێکیدا چۆنێتی فێڵکردنی ئەو کەسانە ئاشکرا دەکات. دەچمە ماڵی خێزانێکی نیشتەجێی یەکێک لە گەڕەکانی ناحی شۆڕەش. دایکێک و 4 منداڵی خواردەمەندە ساڵ لەم خانووەدا کرێچین. بە ناوی ڕێکخراوی خێرخوازیەوە پەیوەندیان پێوە کراوە بە مەبەستی کڕینی خانوو بۆیان، بەڵام نەک خانوویان بۆ نەکڕاوە، بەڵکو نزیکەی 3000 دۆلاریشان لێ بردراوە کە بە قەرز کۆیان کردوتەوە. وتی ئەم ئیشە ئەواکەم و ڕێگای خێرخوازەوەی شیشەکەی بازیان ئێمشتم وەڵا خێرێکی وا بێ قەچێکە دەستکیەوەکەیە و هەردوو خێرمان بۆ کردو هینمان نەمازانی بەخوا 250 خۆمیتیانی بەخوای گەورە خوا شاگای لێتی 150 کشتی قەرز کردم بەوە ناین بێ چتی پیوەکردم تفاقی ماڵی پیوەکردم و ئەم ئیشە جێوەجێ کەچی ئاوای پێکردم و سەر قەرزەکە لە سەرم ساق بووت. ئەو کەسانەی فێڵەکە دەکەن بە نێو گەڕەکانی سنوورەکەدا دەگەڕێن و لە هەر خانووەک نووسرا بێت بۆ فرۆشتن، پاش مامەڵەکردن لەگەڵ خاوەنی خانوو لەسەر نرخی ڕێک دەکەون و دواتر ماڵاژارێک دەنێرنە سەر خانووەکە و پێیان دەڵێن ئەم خانووەتان بۆ دەکڕن بۆ مەرجەی ڕێژەیەک لە پارەکەی خۆتان دابینی بکەن. بە ناوی خێرخوازی و تەلەفۆنی بۆ کردم وتی ماڵەکە بەدڵیانە ئەگەر بێت و تۆ هین بکەی ئەپێکیان بۆ بکەی ئەگەر ئەقدەکەت کرد بە ئەقدەکە لای خۆت بێ لەبەرەوەی من شەو ئەگەمەجێ پارەکە هێنم نووسینگە نییە کاتێک پارەکەم دا بە جەنابت عەقدەکەمان بەرێ وتم زۆر ئاساییە ئیتر کە ئێمە عەقدەکەمان بۆم کابرایە کرد من نەمزانیوە ئەمە لە ژێرەوە چێ لە 120 یان 125 ئەڵێ لە ماڵەکە خۆتانە بێ دەنێمێ بۆ کارێکی شێخوازی ترمانەوە. جگە لە ماڵە هەژارەکان وارسی شەیدانی شەڕی دژ بە داعش قوربانیەکی تری دەستی ئەو گروپە نەناسراون و بە ناوی بەڕێوەبەرەتی شەیدانی سنوورەکەوە پەیوەندیان پێوە کراوە، دەیان کەسیان فری و دراون و پاریان لێ وەرگیراوە بە ناوەی مژدانی ناوهاتنەوەیان بۆ وەرگرتنی زەوی و خانوو. داری ئێمە لە ڕێگای خۆمانەوە هەم ئەوانەی کە سوکارەکە کە دێنەوانەوانە سکاڵیان تۆمار کردووە، هەم ئێمەش لە بە ئاسایش سکاڵەمان تۆمان کردووە، هەم ئەو قافشمان ئاگادار کردووە کە هەموو وتارخوێنەکان لە مزگەوتی ڕۆژی جمعان بەڵایکردن کە خەڵکی هەیە ئەوها چاواشەکاری هەنەوان فێڵ و فەرەجاکە. بەپێی زانیاریەکانی NRT لە ئێستادا ئاسایشی ڕۆژاوای سلێمانی کەسێکی بە تۆمەتی ئەو ساختەکاریە دەستگیر کردووە و دانی بە تاوانەکەی داناوە. ڕزگار جەبار NRT چەمچەماڵ.